لە سلێمانی قەیرانێکی گەورەی غاز ماوەی مانگێکە سەری هەڵداوە هیچ هەنگاوێک نییە بۆ چارەسەرکردنی بۆ دەستکەوتنی یەک بوتڵ غاز هاوڵاتیان لە کاتژمێر 6 بەیانیەوە تا کاتژمێر 8 لە سەرەدا دەوەستن ئەوان دەڵێن سەرەگرتنی کورد بۆ قەیرانەکان هیچ کات کۆتایی نایەت. دوو ڕۆژە هێنمەوە تەنە جارە ئەڕۆمەوە تروە زەن ئەمڕۆ بەرمانەکە وەزعەکەیە حسەکە دیاری کراوە مەسەڵەن جان حسەکە دیاری کراوە گەر بەر نەکەی لە ڕۆژەیە بکەوێتەوە ڕۆژەوانە بە ڕۆژێک کە بیتەوە چارچێ یە چەند بکرێتەوە زیعەکەن فریا کەوتێ یا فەرموسەرە لێرە لە کوێ گیراوە تا کۆڵانی ئەو دیو هەمووی سەرەیە ئەوە یە بیست بڕسی بەتڵ زۆر زۆر ئايات و سیارەیەکە و ئەڕوە ئێتە کە سارەی تر دووەم ناو ڕۆی فرۆشتی شاری ئێمە چییە؟ هەڵی من تێناگەم لە وڵاتێکا بێ هەموو گیانی نەوت و غاز بێ غاز ئاها ئەم خەڵکە فەقیرە سعات لە سعات 5 بێ سەرە بگری بۆ غاز و ئەوش حاڵی خەڵکەکە بێ من تێناگەم ئەم هەزمێ غازە بۆ کۆتایی نایەت وانە وڵاتی ئێمە وڵاتێکی بە پیت و بە بەرەکەتە لە هەموو بوارەکانە نازانی بۆچی خەڵ ئەوە بەدبەخت و چارە ڕەشە سعات 5 بەیانی بگرێ بەدەستەوە بڵێ بەسەرشان کەی مۆدیری ئەوە ماوە بڕۆ وڵاتێکی وەکو ئێران من چوومەتە ئێرانەوە دێهاتی وا هەیەت دە ماڵیتیانە بە بۆری غاز چێتە دەرگاکەی نەو چێتە دەرگاکەی ئەم وڵاتی ئێمە کەس نازانێت کەیدا ئەمەزرێ کەی ئەبێ بە وڵاتێک کە خەڵکەکەی ئاوا لە عەزاب و ئازاران نەبێت ئەم قەیرانی غازە بەڕاستی قێزەونە نازانم بۆ ئەیگرنەوە بۆ نامانێ لە زستانە لە هاوی ناوادی دنیامان پێن و زستانی شانیە ئەمە دووبارە ئابێتەوە ئەمە هەموو زستانێک بەردەوامە قەت شاکیش نابێ ناگۆڕێ خۆمان فێرین بەڕاستی حەزمان لێ هاتووینەوە سەراگرین بۆ خۆمان قساکەین ڕاهاتوین کێشەمان نییە بۆیە مامەعەبایان کوشت ئەوەی زانی. هەرچەندە کوردستان خاوەن یەدەگێکی گەورەی غازی شلە بەڵام خەڵکەکەی بێبەشن لەو سەرچاوە سروشتیە و دەوترێت حکومەت لە جێگەی دابینکردنی خواستی ناوخۆ بە پارەیەکی زۆرتر غازەکە بە چەند وڵاتێکی دراوسێ دەفرۆشێت و پارێکی زیاتری دەست دەکەوێت کە بۆ هەر تەنێک 100,000 دینار قازانجی زیاترە لەوەی لە ناوخۆ ساغی بکاتەوە. سەبارەت بە کەمی غاز یاخود گرفتی غاز کە ساڵانە سەر هەڵەدا حکوومەت یاریمی کوردستان خۆی بە مەبەزم کێشانە چارەسەر ناکە. من چەند جارێکی ترم بابەتە وتووە ئەگینا ڕێژەی پێدانی غاز بە کۆمپانیاکان زیاد بکرێم گرفتە کۆتایی دێ حکوومەت بۆ ئەمە ناکە ئەمە ئەو گرەیە کە کردنەوەی ئاسان نییە واتە بەرژۆندیان لەوەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم گرفتاریان هەبێ بەڵام ئەوان گیرفانیان پڕتبی. هەرێمی کوردستان لە ڕووی دەگی غازی سروشتیەوە خاوەنی هەشتەمین دەگی غازی سروشت لە سەراسیچیان بە هەردوو جۆرەگەی غازیان بە کێڵگەی سەربەخۆ هەیمانە و هەروەها لەگەڵ نەوتی شاهەمانە یعنی گرفتی کەمی غازمان نییە تەنها گرفتی ئیدارەدانی غازمانەیە. ئەم بابەتانە خۆی چارەسەر ڕۆژانە هەزاران پێسێجا غازی هەرێمی کوردستان ئەسووتیەوە چێتە هەواوە هاوڵاتی سوودی لێ نابینێ هەر ئەو ڕێژانە ڕێک بخرێتەوە بدرێت بە هاوڵاتیان بە دڵنیام گرفتانە نامێنێ و گرفتی کارەباژی پێ چارەسەرەکرێت. حکوومەت هەرێمی کوردستان گرفتی سوتەمەنی و گرفتی کارەبا و گرفتەکانی دیکەش خۆی بەمە بەس چارەسەری ناکات گینا غازی سروشتی بەکاربێنێ کارەباژە بە 24 ساعت هاوڵاتیانیش کێ گرفتی کەمی سوتەمەنیان نابێ بەڵام حکوومەت خۆی بەمە بەس ئەم بابەتانە چارەسەر ناکات. هاوڵاتیان دەڵێن ئەو دیمەنانە کار لە دڵ و دەرونی کاربەدەستان ناکات چونکە ئەوان سەرمای بەیانیەکی بێغاز و سەرەیەکی دوور و درێژی فلکەی مامەڕیشیان نەبینیوە تا هەز بۆ بکەن کاتێک لە نیوەشەوە سەرە دەگرێت و دواتریش بەرد ناکەوێت. چەندە لە دەسەڵاتی خۆماڵی و حکومەتی گەندەڵی کوردی بێزار و تووڕە دەبیت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.